لا ڕاستیدا حکوومەتێ نییە لە عێراقا نە لە مەرکەز نە لە هەولێر تاکو بتوانێت بەر بە سیاسەتی پێشێلکاری نێودەوڵەتی تورکیا و ئێران بگرێ بۆ سەر هەرێمی کوردستان. ئێمە لە فراغێکی دەوڵەتداری قوڵاژین ئەوەی کە حکومڕانە هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق حکوومەتی میلیشیایە. کێشەکە لەوەدا نییە مەسەلەن ئۆپۆزیسیۆنی سیاسی هەم بەرامبەر بە دەسەڵاتی تورکیا کە خۆی لە چوارچێوەی پەکەکە بینێتەوە ماوەی 38 ساڵە هەم حیزبە هەبوو بوونی هەبوو لە عێراقیشە هەبووە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵە زیاتر لە 60 ساڵە لەم ناوچەیەدا بوونیان هەبووە بەڵام لەبەرەوەی سیادەی دەوڵەت هەبووە و لەبەرەوەی پرانسیپە نێودەوڵەتیەکان ڕێگان نەداوە نە تورکیا و نە ئێران جەزارەتی ئەوان نەبوو کە تەجاوزی سنوورەکانی عێراق و سنووری هەرێمی کوردستان بکەن لە کاتێک کە دەوڵەتێکی تەدەخولەکە کە سەروەری لە دەوڵەت دەمێنێ بۆیە بە بۆچوونی من تۆپبارانی تورکیا و ئێران بۆ سەرخاچی هەرێمی کوردستان پەیوەندی بە نەبوونی دەوڵەت و سیستەمی حکومڕانیەوە هەیە لە عێراقا نەک بەهۆی بوونی ئۆپۆزیسیۆنی تورکیا و ئێران لە ناو خاچی عێراقا و ڕووداوانە ڕووبە من ئەپرسم بۆچی ئۆپۆزیسیۆنی تورکیا و ئێران لە بەغدا نییە بۆ موقتەدا سەدر کە یەکێکە لە کارکتەرە هەرە سەرەکیەکانی عێراق یەکێک نە لە نارەسە سەختەکانی دەوڵەتی ئێران بۆچی دەوڵەتی ئێران بەغدا و بەسرا و ئەمارە بۆ دومان ناکە ئەمەڕە هەندێکێتی زیاتر پەیوەستە بەوەی کە حیزبەکانی هەرێمی کوردستان بەهۆی پاڵپشتیان لەلایەن ئەو دەوڵەتانەوە وا ئەکرێت کە خاچی هەرێمی کوردستان تۆپباران بکرێ و سنوورەکانی ببەزێنرێت واتە نەبوونی سیاسەتێکی حەکیم بۆ ئیدارەدانی پەیوەندی دیبلۆماسیەکان و بۆ ئیدارەدانی پەیوەندی سەربازی و پاراستنی سنوورەکان هۆکاری سەرەکی و بارودۆخەیە پیاوی کردداری ئەوەیە کە لە ڕووی نێودەوڵەتیەوانێ لە نەتەوە یەکگرتوەکان مەسەلەی تەجاوزی ئێران و تورکیا بۆ سەر خاچی هەرێمی کوردستان بچێتە ئەجەندا و کاری لەسەر بکرێ و بە بەڕادێکی نێودەوڵەتی بوەستێنرێ هەنگاوی دووەمەوەیە کە حیزبەکانی کوردستان ببنە حیزبی نیشتیمانی هەر کاتێ لینکی ئەمنی لە نێوان حیزبەکانی هەرێم و دەوڵەتانی وەکو ئێران و تورکیا هەبێت ئەبێت چاوەڕێی زۆر لەوە خراپتر بکەیت خۆی ناڕاستەوخۆ دەوڵەتی ئێران و دەوڵەتی تورکیا حکومڕانی ئەم ناوچێت لەبەرەوەی ئەم هێزانە هێندەی نوێنەرایەتی ئەو دوو دەوڵەتەکەن نوێنەرایەتی حکوومەتێکی خۆماڵی و هێزێکی نیشتیمانی ناکەن وەی کە حکوومەت ئێرە مەتوانێت یەکەم لەو ڕاگەندراوانەیە کە لە ڕاگەنداوی فەرمینی و حکوومەتن پێویستە پاساو نەداتە موشکباران یاخود ئۆپەراسیۆنانە بۆ سەر هەرێمی کوردستان لەبەر چی لەبەروی زۆر کات پاسەوانی پێداوە ئەڵێن بەهۆی بوونی گەریلا و پێشمەرگەی حیزبە ڕکابەرەکانی ئەو دوو بەشەی کوردستان ئەو دوو دەوڵەتە دایکەرە ئەوان بۆمبارانەکەن پاساودانە و پاساویشدا یاسای زۆربەی دەوڵەتانە تاوانە کە نایە پاساو بهێنیتەوە حکوومەت هەرێمی کوردستان یەکەم شتێک لەسی بێت ئەمەیە ڕەوای نەدا و بە توندی سەرکۆنەی بکە و ئەتوانێت نوێنەری و وڵاتانە لە هەرێم بانکی هێشت کات ناڕزایەتی توندیان پێ بدات ئەمە یەکەم و دووەم ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان لە ڕاستی ئەوێت پێش بەمانە بگرێ لە ڕێی حکوومەتی عێراقیەوە ئەتوانێت پێش بەمانە بگرێ و حکوومەتی عێراقی ئەمڕۆ دەوڵەتە و ئەمڕۆ یاسای نێودەوڵەتیەکان وان نووسراونەتەوە کە زیاتر گوێ بۆ دەوڵەتە گیرێت واتە گوێ زیاتر سکاڵای دەوڵەت وەرەگیرێت نەک هەرێمەکان و حکوومەتی عێراقیش ئەتوانێت لە ڕێگەی سێ لایەنەوە لە سێ ڕێگاوە توانێت پێش بەم داگیرکاریانە یاخوو بەم ئۆپەراسیۆنانە بگرێت یەکەم لەبەروی تاوانەکە تاوانێکی دژمنکاریە سنووری سەروەری خاکێک بەزێنراوە ئارامی هەرێمی سەروەری و سربەخۆی سیاسی وڵاتێک پێشەل کراوە ئەتوانێت سکاڵات تۆمارکە لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان هەڵوێستی هەبێت و ڕێگەی دووهەم بریتیە لە تۆمارکردنی سکاڵا دادگای دادی نێودەوڵەتی بیسەلمێنێت کە ئەمەی کراوە پێشەلکاری یاسای نێودەوڵەتیە و ئەرک خاتە ئەستۆی حکوومەتی عێراق حکوومەتی ئێران و حکوومەتی تورکیا کە جارێکی دیکە ئەم تاوانانە دووبارە نەکەنەوە و ئەنجامی بەرپرسیار بوون بڕی قەرەبوو بدەنەوە و سکاڵای سێم یاخود ئەوەیە کە عێراق و ئێران و تورکیا و سووریاش ئەندامی دادگای تاوانکاری نێودەوڵەتین بەڵام حکوومەتی عێراقی ئەتوانێت دەسەڵاتە دادوەریەکانی دادگای تاوانکاری نێودەوڵەتی پەسەندکە کە پەسەندی کرد دادگای تاوانکاری نێودەوڵەتی ئەتوانێت لێکۆڵن و تاوانە بکات کە لە دژی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت ئەم سێ ڕێگایە سێ ڕێگای یاساین کە بتوان لە پێش بوو تاوانانە بگیرێت لە داهاتوە دووبارە نەبنەوە بەڵام من پێما بێ مەبەستی نییە یعنی ئەگەر مەبەستی بێ ئەتوانێت ئیتر هۆکارەکەچی بێ نازان هۆکارەکەچی بێت لەوانەیە هۆکارەکە سیاسی بێت لەوانەیە بکەم حکوومەتی هەرێمی عێراق
خۆیان خاوەنی بڕیاری سەر بەخۆ نەبن لە بڕیاردان